هەندێک کەسە بینین کە خێزانەکەی تەڵاقە دات، لەگەڵ خێزانەکەیە جیا بێتەوە مافەکەی و مارەیەکەی دەخوات. واللهی حرامە بۆت. ئەو کەسانی کە من چەندەها کەس دەزانم بەهۆی خیانەتەوە، واتە خێزانی بۆ منە خیانەتێکی کردووە لە یەک جیابوونەتەوە، لەگەڵ پیاوێکە قسەیەکی کردووە بە تەلەفۆن، هیچ بەڵگەیەکی شەرعی نەهاتۆ. من هەر کەسێک ئەو مافەی خواردووە بە ئاگادار بێت. ئەگەر خێزانە لەگەڵ کەسێکا بە تەلەفۆن قسەی کردووە، نامەی گۆڕێن تۆ خیانەتی لێت کردووە، بە هیچ شێوەیەک حەڵاڵ نییە پارەکەی بخۆی مارەیەکەی بخۆی. هەر کەسێک دەڵێ وانییە با یەک ئاەت و حەدیثێکم بۆ بێنێ کە خیانەت و باسی زینا ناکەم، غەیری زینا، بەڵگەیەکمان بۆ بێنێ کە بەهۆی ئەوەی خێزانم خیانەتی لێم کرد مارەیەکەی و حەق و مافی هەمووی دەخۆم، شتی وا لە دینا نییە. هەر کەسێک ئەڵێ هەیە با بۆم بێنێت، بۆ زیناکەش بەڵگەم نەبینیوە، ئەبێ حەق و مافی خۆی پێ بدرێت. جیا بەرەوە لێی لەگەڵیان ناتوانی بژی، جیا بەرەوە لێی، بەڵام مافەکە و حەقەکەی مەخۆ، چونکە بەڵگەی شەرعیت پێ نییە. مامۆسا فڵان وایوت و عالم فڵان وایوت، ئەمە بەڵگە نییە، بەڵگە ئاەت و حەدیثە. ئاەت و حەدیث هەیە باسی ئەو بکە هەر ئافرەتێ لەگەڵ کەسێکا قسەی کرد خیانەتی کرد مافەکە و مارەیەکەی بخۆ، شتی وا لە دینا نییە. بۆیە خوشکە بە ڕێزەکان، پیاوەکانتان مافەکانتانیان خواردووە، هەڵی گرن بۆ قیامەت، بەخوا دینار بە دینار وەرێگرنەوە بە ئیزنی خوا. بۆیە لە خوا بترسن، مافی ئافرەت مەخۆ، ناگونجەی لەگەڵیا لێی جابەرەوە، بەڵام ماف و حەقی پێ بدەت.